ئەمڕۆ بەرواری 28 شەعبانی ساڵی 1443 کۆچی 11 نەورۆزی ساڵی 2722 کوردی بەرامبەر 31 سەی 2022 میلادی دەستگای نووری حیکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری هەڵدەستێت بە ساردانی دووەمین ئاهەنگی قورئان لە بەران. هاتن و ئامادەبوونتان بەرز دەنرخێنین. ئاهەنگەکەمان بەرەکەتدار دەکەین بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز ئەندازیار سەنگەر عەبدولقادر بە جەنابیان بفەرموێت.
إن في ذلك لرحمة وذكرى لقوم يؤمنون. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. شەیدایانی قورئانی پیرۆز، ئامادەبوانی خۆشەویست، مامۆستایانی ئاینی بەرز و بەڕێز و ڕیشسپیان و پیاوماقوڵان و گەنجان و دۆستان و بەرپرسانی حزبی و حکومی و تەواوی ئامادەبوان، خوشکانی سەنگین و بەڕێزمان، کچانی ئازیز و سەربەرز و باڵاپۆش و غەیرە باڵاپۆشیشمان بەخێر بێن. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. خوای گەورە پاداشتی خێری هەموو ئامادەبوان بداتەوە، بە تایبەت دەستگای نووری حیکما لە شاری هەولێری خۆشەویست کە سوپاسی خوا ئەکەین، هەستاون بە ئامادەسازی و ئامادەکاری بۆ بەڕێوەچوونی ئاهەنگێکی شکۆدار بۆ خۆشەویستان و ئازیزانمان لە خوشکان و برایان لە لەبەرکارانی قورئانی پیرۆز کە ئەمە فەزڵ و منەت و بەخشش و دیاریەکی زۆر گەورەی خواییە بە مرۆڤایەتی بەخشیوە، ئەویش قورئانی پیرۆزە کە بەرنامە و ژیانی موسڵمانانی لەسەر بەرقەرار کراوە. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، ئەمەوێت لێرەوە سوپاسی ئەو گروپە خۆشەویستە بکەم کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە تایبەت لە شاری سنەی خۆشەویستەوە ئامادەییان هەیە. خوای گەورە پاداشتی خێری ئەوانیش بداتەوە. تەنها لە ماوەی 24 سەعات داتوانیان بگەنە شاری هەولێر بە فەزلی خواوە و بە هەوڵ و ماندووبوون و تێکۆشانی دەستگا خۆشەویستەکەمان، دەستگای نووری حیکما لە شاری هەولێر. داوا ئەکەم لە خوشک و برایانی ئەزیز و سەنگینم، هێدی بێنە سەر ستەیج. لێرەدا ئێمە پێشوازیان لێکەین، پێشوازیان لێکەین لەلایەن ئێوەش تەشریف بێنن، لەلایەن منداڵانی بەهرەدار و لەلایەن نەوجەوانانی بەهرەدار و هەروەها گەنجانی بەهرەدار. ئەو چرایانە هەڵکەن بۆیان بۆ ئەوەی ببێتە چرای ڕۆناکەرەوەی ژیانیان، ببێتە چرای ڕووناکەرەوەی ژیانی ئەو کەسانەی چاویان بە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵنایات. فەرموون وەرنە سەرەوە، خوای پەروەردگار تەوفیقتان بدە، خوای پەروەردگار ئینشاء الله ئەوەندەی تر شکۆمەندتان بکە و سەربەرزی دنیا و قیامەتتان بکە. خۆشەویستان و بەڕێزان، لێرەدا ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کە ئەو خۆشەویستانەی تەشریف دەهێننە سەر ستەیج، اللهم صل على سيدنا محمد وآل سيدنا محمد. ئەو خۆشەویستانەی کە تەشریف دەهێننە سەر ستەیج، ئێمە بە سرودێکی جوان کە وتراوە و لەسەر قورئان پێشوازیان لێکەین لەلایەن گروپی خۆشەویست. مایکەکانیان بۆ بکەنەوە و هیوادارین دەست پێ بکەن. سەرەتا بە ئاەتێک لە قورئانی پیرۆز و دواتر بە سرودی قورئان پێشوازی لە خۆشەویستانمان دەکەین. فەرموون. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله
وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. قرآن كلام الله يا رزقاري ميت دايا قرآن نور أشرايا روناكي نوريغايا روناكي نوريغايا قرآن كلام الله يا رزقاري ميت دايا قرآن نور أشرايا روناكي نوريغايا روناكي نوريغايا قرآن كلام الله يا رزقاري ميت دايا قرآن نور أشرايا روناكي نوريغايا روناكي نوريغايا يا نور رحمن بقربان فداي كلامي سبحان يا نور رحمن بقربان فداي كلامي سبحان فيامي بوين سوجان أوا برنامي رحمن قرآن كلام الله يا رزقاري ميت دايا قرآن نور أشرايا روناكي نوريغايا روناكي نوريغايا صاحبي أو قرآنا رحمن أو مهربانا صاحبي أو قرآنا رحمن أو مهربانا هوي لقى القرآن هميشا شادمانا قرآن كلام الله يا رزقاري ميت دايا قرآن نور أشرايا روناكي نوريغايا روناكي نوريغايا قرآن مرهمي درده درماني آي سردا قرآن مرهمي درده درماني آي سردا قرآن بو فارس و كردا بو درشت و بردا قرآن كلام الله يا رزقاري ميت دايا قرآن نور أشرايا روناكي نوريغايا روناكي نوريغايا قرآن قفتي خدايا بو بشر رهنمايا قرآن قفتي خدايا بو بشر رهنمايا بو دردي دل شفايا بو همو درد دوايا قرآن كلام الله يا رزقاري ميت دايا قرآن نور أشرايا روناكي نوريغايا روناكي نوريغايا خوايا بكي باتشراب وإيمي برهنما خوايا بكي باتشراب وإيمي برهنما لري قرآن در نشين شون قردرشين تقدشين قرآن كلام الله يا رزقاري ميت دايا قرآن نور أشرايا روناكي نوريغايا روناكي نوريغايا قرآن كلام الله يا رزقاري ميت دايا قرآن نور أشرايا روناكي نوريغايا روناكي نوريغايا يا نور رحمن بقربان فداي كلامي سبحان يا نور رحمن بقربان فداي كلامي سبحان فيامي بوين سوجان أوها برنامي رحمن قرآن كلام الله يا رزقاري ميت دايا قرآن
ڕووناکی نێو ڕێگایە قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی نێو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە ساحەبی ئەو قورئانە ڕەحمانە و میهرەبانە ساحەبی ئەو قورئانە ڕەحمانە و میهرەبانە ئەوەی لەگەڵ قورئانە هەمیشە شادومانە قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی نێو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە قورئان مەرهەمی دەردا دەرمانی ئاهی سەردا قورئان مەرهەمی دەردا دەرمانی ئاهی سەردا قورئان بۆ فارس و کووردا بۆ درشت و بوردا قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی نێو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە قورئان گوفتەی خودایە بۆ بەشەر ڕەهنومایە قورئان گوفتەی خودایە بۆ بەشەر ڕەهنومایە بۆ دەردی دڵ شیفایە بۆ هەموو دەردەوایە قورئان کەلام اللهە ڕزگاری مەی تێدایە قورئان نورە چرایە ڕووناکی ڕوو ڕێگایە ڕووناکی نێو ڕێگایە اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم سپاس بۆ خوا کە ئازیزان و خۆشەویستانمان لە خوشک و برایانمان پاش ئەوەی خەڵات کران لەلایەن لیژنەی باڵای قورئان لەبەران بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا حەداد هەروەها دکتۆر یوسف گەرمیانی لەگەڵ مامۆستا غەریب عەزیزی خۆشەویست خوای گەورە پایداریان بکە سپاس بۆ ئامادەبوونیان خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە ئینشاءالله موفق و سەرکەوتوو بن مامۆستایانی ئەزیز خۆشەویستان و بەڕێزان داواکاریەکمان هەیە ئەویش ئەوەیە بێدەنگی هۆڵەکە بپارێزن بۆ ئەوەی ماندووبوونمان بەزایە نەچێ ئینشاءالله و ئێمە لێرە لە پێناو قورئان کۆبووینەتەوە و قورئان وامان فێرەکات کە هەمیشە بە بێدەنگی لە خزمەتی قورئان و قورئان خوێنان بین بۆیە کاتێک کە لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار ئەفەرمێت وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا واتا باجو گربین بۆ لەبەرکارانی قورئانی خۆشەویست و بۆ ئازیزانمان بە هەمان شێوە ئەوان ئێستا سوفۆزلێکی گەورەیە خوای گەورە پێی بەخشیون الحەمدولله ئێستا قورئانیان لەبەرە لە بەرگەوە بۆ بەرگ خۆزگە ئێمە ژوا ئەبووین داواکارین لە خوای پەروەردگار توانامان پێ ببەخشێ بتوانین لە ئایندەدا
ئێمەش کەسێک بین لەو کەسانەی ئەبن بە خزمەتکاری قورئان. خۆشەویستان و بەڕێزان، وتەیەکی بەخێرهاتن لەلایەن زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای نووری حیکمە با بەڕێزیان بفەرموون، دواتر نەڕۆنەوە لەسەر ستەیج چونکە دیاری دەبەخشین بە کۆمەڵێک لە ئازیزان و خۆشەویستانمان. فەرموون جەنابی مامۆستا. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. برزان ما مستعين قدر قران بانك خوازو كساياتي برزكان برپرسي سنترو دزگاو ڕێکخراوەکانی فێرکردنی قورئانی پیرۆز و ڕێکخراوە پەروەردەییەکان، برایان خوشکان ئامادەبوانی بەڕێز، بە ناوی ئەنجومەنی باڵای دەستگای نووری حیکمە پڕ بەدڵ پێتان دەڵێن بەخێر بێن. خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە، هاتنتان بەرز دەنرخێنین. بەڕێزان، ئێمە لە دەستگای نووری حیکمە بڕیارماندایە بەو پەڕی قەناعەتمانەوە لە بۆ ئەوەی کەوا بەختەوەری و سەربەرزی دنیا و قیامەتی خۆمان و کۆمەڵگەمان بەدەست بینین، قورئانمان هەڵبژاردیە و ئەو ڕێگایەمان گرتیتە بەر. ئەو قورئانەی کە ڕەب العالەمین لە حەقیدا دەفەرمی: فلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون تنزيل من رب العالمين. قرآنك كخواي گەورە دەفەرمی يهدي للتي هي أقوم، ڕێنمونی دەکا لە بۆ چاکترین عەقیدە و بیر و باوەڕ، چاکترین خوڕەوشت، چاکترین شەریعەت، چاکترین شت لە هەموو لایەنەکانی ژیان. قورئانێک کە تاکە کتێبی ئاسمانیە، رب العالمین کەفالەتی حفظی کردیە، وەکو دەفەرمی إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. ئیتر یەک لە شێوازەکانی حفظی قورئانی پیرۆز لەو کاتێک کە دابەزیە هەتاوەکو ئێستاش لەگەڵدابی، خوای گەورە لە هەر سەردەمێکدا کەسانێک مشەڕەف دەکا تاوەکو قورئانی پیرۆز لە سینەی دڵیان و لە پەڕەی دڵیان بنەخشێن و بیپارێزن. ئیتر ئەوەندە شەڕەفەیان بەسە کە دەبنە هۆکارێک لە بۆ جێبەجێبوونی وعدی خوایی سوبحانەه وتەعالا. ئەوەندە شەڕەفەیان بەسە کاتێک کەوا دەبنە ڕێبواری کاروانێک کە سەرقافلەکەی محەممەد المستەفایە صلى الله عليه وسلم کە یەکەم حافزی قورئانی پیرۆز بوو. ئیتر پڕ بەدڵ پیرۆزبایی لە برایان و خوشکانم دەکەم، خوای گەورە لێتانی قبول بکە. بەڵام پێشتان دەڵێم لە کاتێکدا ئێوە بە ئەهلی قورئان و بە ئەهل الله وخاصەته حسێب دەکرێن بەو مەرزانە وەکو بەبیرهێنانەوە وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. پێش هەموو شتێک ئاگاداری نیەتەکانتان بن. الإخلاص ثم الإخلاص ألا لله الدين الخالص. لەبەر ئەوەی خوای گەورە وەکو لە حەدیثە قودسیەکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی خوای گەورە دەفەرمی أنا أغنى الشركاء عن الشرك. خوای گەورە قبول ناکا شەریکی لە بۆ بڕیار بدەی. ئاگادار بە بە ئیخلاسەوە نیەتت پاکەوە، ئەگەر نا ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمی یەک لەو سێ چینەی کە جەهەنەمیان پێخۆش دەکرێ و گەرم دەکرێ کەسێک کە قورئانی حفظ کردێ بەس لە بۆی پێی گوترێ حافظی قورئان. خوا پەناماندا یا ڕەبی. و هەروها بەبیریان دەینمەوە هەروەکو قورئانتان لەبەر کرد و تەثبیتتان کرد و خوای گەورە لێتانی قبول بکە، بەڵام بزان واجبی سەرشانمان بەرامبەر بە قورئانی پیرۆز تەنها ئەوەندە نییە.
یەکێک لە مەقاسیدەکانی قورئانی پیرۆز وەکو لە سوورەتی ساد خوای گەورە ئاماژەی پێدەکا لیەدەبەڕوا ئایاتی ئاگادار بن پێویستە تێی بگەی پێویستە ڕامانی لە خزمەت بکەی و هەروها لە هەردوو سوورەتی ئەنیسا و ئەلقەمەڕ دەفەرمی ئەفەلا یەتەدەبەڕونە القورئان بەسەر زانشکردنەوە ئاگادار بە خۆت فێریکە ڕامانی لە خزمەت بکە و هەروها بەبیریان دێنمەوە کە ئەو قورئانە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی حجة لك أو عليك کاتێک دەبتە حجە لە بۆت کاتێک کە کاری پێ دەکەی ئەگەر نا پەنا بە ئەڵڵا تەعالا دەبتە حجە لەسەرت ڕۆژی قیامەتێ خوای گەورە پەناماندا هیوادارم لەو کەسانە بن کەوا بەمانای کەلیمە حافظی قورئان بن بەماناوە بەکار پێکردنەوە خوای گەورە لێتانی قبول بکە و پێشیان دەڵێم ئەو ئاهەنگەی کە لێرە دەکرێ ئەوە شتێکی ڕەمزیە ئەوەندە لە توانای بەشەردا هەیە بەڵام ئاهەنگی ڕاستەقینە و حەقیقی ڕۆژی قیامەتە کاتێکەوە رب العالمین پێیان دەفەرمی اقرأ وارق ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر آية تقرأها بإذن خواي لو كسان دبن بإذن خواي لو كسان دبن وحضوري أو مسلمان بريزانش ليرا حضوري أو مسلمان بريزان ليرا بإذن خواي نشاني خوشويستيان لبو قرآن ولبو أهل قرآن براستي حضوريان ليرا مسؤوليتي سرشانتان قرستر دكا ئاگادار بن لە قەدەری مەسئولیەتدا بن بە ئیزنی خوای گەورە سوبحانەه وتەعالا ئیتر دەستخۆشی لە هەموو ئەو برا خوشکە بەڕێزان دەکەم کە لە نووسینگەی دەستگا لە خلالی ئەو چەند ڕۆژەی ڕابردوو زۆر ماندوو بوون بە ئامادەسازی لە بۆ ئەو ئاهەنگ و مەراسیمە خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە و هەروەها دەستخۆشیم لە بۆ ئەو خێرخوازە بەڕێزانەی کە هەر یەکە و بە شێوەیەک بەڕاستی بەشدار بۆ تێیدا ئیوا هەیە بە موسحەف ئیوا هەیە بە پارە ئیوا هەیە بە سەعات ئیوا هەیە بە بەخشینی عومرە کە تاوەکو ئێستا ئەوەی ئەم ئاگادار بم 7 عومرە بەخشرایە 7 عومرە بەخشرایە لەلایەن چەند کەسێکەوە ببورن کەوا لەبەرم نییە یەکەمیان حاجی لقمان لە کۆمپانیای نەوەکانی سەلاح الدین حاجی کەیفی لە کۆمپانیای سەلوا سید ئیبراهیم لە کۆمپانیای میحرابی مەدینە و هەروە چەند کەسایەتیەک کاک عەبدولقادر کاک سەعید کاک فاخر خێرخوازێکی تریش کەوا ناوی پێخۆش نەبێ بهێندرێ 7 عومرە هەتاکو ئێستا بەخشرا خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵیان و لێرەوەش بە جەنابتان ڕادەگەینم هەتاکو ئاهەنگەکە تەواو دەبێ ئەگەر بەڕێزێکی تر بێوێتن ژمارەی عومرەکان زیاد بکا بە تەئکید دەرگامان واڵایە خوای گەورە پاداشت خێری هەموو لایەک بداتەوە و لە کۆتاییشدا دەستخۆشی لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەم کەوا ئەزیەتیان چێشە ئەرکی گواستنەوەی ئەو ئاهەنگەیان خستە ئەستۆ دووبارە بەخێر بێن بارك الله فيكم وجزاكم الله خيرا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد خوای گەورە پاداشتی خێری بداتەوە کاک دکتۆر هەر لێرە ئامادە بە بۆ ئەوەی ئەو تیرروپشکە ئەنجام بدەین خۆشەویستان و بەڕێزان لای هەموو لایەک ڕوون و ئاشکرایە قورئانی پیرۆز ڕووناک و ڕێگا ڕۆشنکەرەوەیە بۆ ئادەمیزاد هەروەها ئەم قورئانە جیاکەرەوەی حەق و ناحەقە و ئاگادارکەرەوەیە دەستگرتووان بە کتێبی خوا پاداشتیان لە لای خوای پەروەردگار ون نابێت ئازیزان گەشتکردن بۆ ماڵی خوای پەروەردگار و چوونە خزمەتی پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم چێژێکی زۆر زۆر تایبەتی هەیە لە تەجروبەی خۆمانەوە قساکەین ئەوەی یەکەم جارە ئەچێتە خزمەتی مەدینەی منەوەرە و ذاتی پاکی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هەروەها لە مەدینەی منەوەرە کە داخل بەو شارە دەبێ هەست بە ئارامی و ئارامشی و فەرامۆشی ئەکا هەست ئەکا ئەم شارە شاری خۆیەتی هەست ئەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چاوەڕوانیدایە بۆ ئەوەی بە بەردەم مەرقەدی مبارەکیا بڕوات و دەست بەرز بکاتەوە و بڵێ ئەسسەلام عەلەیکە یا ڕەسوول الله وعلى ئەصحابیکە یا حەبیب الله بۆیە خۆشەویستان
ئەو دیاریانەی کە ئامادە کراوە بە سوپاسەوە لەلایەن ئەو کۆمپانیا بەڕێزانەی کاک حاجی عەبدوڵڵا ئاماژەی پێکرد لێرە تیر و پشک بۆ چواریان ئەنجام ئەدەین دواتر تیر و پشک بۆ سیانی دیکە ئەنجام ئەدەین ئینشاءالله بۆی ئەگەر ئامادەیە کاک دکتۆر با بفەرمێت بۆی تیر و پشکەکە ئەنجام بدەین ئێمەش ناوەکان لێرە ئەخەینە ڕوو هەڵبەتە بۆ ئەم خۆشەویستانەیە بەڵکو ئێوە کەسێک لە ئێوە یەکێک بێت لە ساڵی ئایندە لە ساڵانی ئایندە لێرە حەزوری هەبێ و خوای گەورە ئەو فەزلە گەورەی پێ ببەخشێ ئینشاءالله برای بەڕێز و خۆشەویستمان کاک وەلید لێرەیە وەلید جەلیل حسەین ئامادە نەبووە کاک وەلید ئامادە نەبووە بەڵام بەشارەتی ئەوەی پێدەین کە ناوی هاتووەتەوە و ئینشاءالله گەشتی ماڵی خوای پەروەردگارەکە و گەشتی مبارەک و پیرۆزی عومراکە ئینشاءالله لە ماوەکانی داهاتوودا پیرۆزە ژیار عوسمان ڕەشید ماشاء الله مبارەکە کاکە ژیار مبارەکە ئینشاءالله بارەک الله فیک کاکە ژیار ناوی هاتەوە بۆ گەشتکردن بۆ ماڵی خوای پەروەردگار پیرۆزە کاکە ژیار گیان مامۆستا دوانی دیارە برای بەڕێز و خۆشەویستمان کاک وەلید کێشەی گواستنەوە و هاتوچۆی بۆ دروست بووە نەیتوانیوە بگاتە ئاهەنگەکەمان عمرەیەکی کەش زیادی کرد ماشاء الله ئەوان بۆ چییە نەیانوت بۆ چێ باسی کەسیان نەکرد بەڵکو طارق فائق ئەحمەد طارق الله وەڵڵاهی دەموچاوە دەڵێ زۆر حەزەکەی بڕۆی وانییە یەکەم جارە ماشاء الله مبارەکە خوای گەورە ئینشاءالله بیکا بەمایەی خێر و شۆردنەوە لە تاوان و لە گوناه و هەموو ئەو بابەتانە من بزانم ئەمە خاتوونێکە بە ناوی بەگم مەحموود مەولود وایە مبارەکە خات و بەگم زۆر بەخێربەی زۆر خۆشحاڵین پیرۆزە یەکەم جارە گەشتەکەی زاری کەش چووی هەمویان چوون بەڵکو مامۆستا مبارەکە جارێکیکە پیرۆزە ئینشاءالله خوای پەروەردگار گەشتێکی پڕخێر و بەرەکەت ئەنجام بدەن خوایە گیان ئینشاءالله بەخێر و سەلامەت گەشتی ماڵی خوای پەروەردگارەکەن لەوێوە لەبەیک اللهم لەبەیک ئەڵێنەوە بە دیداری محەممەد المستەفا شاد ئەبنەوە ئینشاءالله هەمیشە سەرکەوتووە بن عمرەیش کەش زیادی کرد ناڵێن بۆ چییە تا ئێستا دیاری کراو نییە گیان کاکفادیش دەڵێ ناوی خۆم بنووسم میخەمە ناو ئەوە باشە سەرکەوتوو بن هیوادارم گروپی خۆشەویستمان ئامادە بن بابەتێکی کەمان پێشکەشەکەن لەژێر ناوی ئەسماء الله الحوسنا جا ئێستا ئەوەندەی لێ لە تەجوید و تیلاوە شارەزان عمرەیەکی کەش ماشاء الله تبارك الرحمن ئەویشیان ناڵێن بۆ چێ بەڵام ئینشاءالله مبارەکە خۆشەویستان بەڕێزان ئینشاءالله ئەگەر خواوی کا بە نسیب ئەوەندەتان چاو لەسەرە خۆشەویستان و بەڕێزان ئەو خۆشەویستانەی کە لێرن بە تایبەت لە برایان و خوشکانمان لە دەستگای نووری حیکمە ئەوەندە شارەزاییان هەیە ئێستا لە تیلاوە و تەجوید تەبان من ئێستا ڕەنگە بە قوتابی ئەوان وەربگیرم دوو ئاەتان پێشکەشەکەم هیوادارم غەڵەتەکان هەڵگرن دوایی پێم بڵێنەوە چەند غەڵەتم هەبوو لە خوێندنەوەکەم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين
لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ثم رددناه أسفل سافلين إلا الذين آمنوا وعملوا الصالحات فلهم أجر غير ممنون فما يكذبك بعد بالدين أليس الله بأحكم الحاكمين. نسألك يا من هو الله الذي لا إله إلا هو الرحمن الرحيم الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق البارئ المصور الغفار القهار الوهاب الرزاق الفتاح العليم القابض الباسط الخافض الرافع المعز المذل السميع البصير الحكم العدل اللطيف الخبير الحليم العظيم الغفور الشكور العلي الكبير الحفيظ المقيت الحسيب الجليل الكريم الرقيب المجيب الواسع الحكيم الودود المجيد الباعث الشهيد الحق الوكيل القوي المتين الولي الحميد المحصي المبدئ المعيد المحيي المميت الحي القيوم الواجد الماجد الواحد الصمد القادر المقتدر المقدم المؤخر الأول الآخر الظاهر الباطن الوالي المتعالي البر التواب المنتقم العفو الرحوم مالك الملك ذو الجلال والإكرام المبسط الجامع الغني المغني المانع الضار النافع النور الهادي البديع الباقي الوارث الرشيد الصبور الذي ليس كمثله شيء وهو السميع البصير. اللهم صل أفضل صلاة على أسعد مخلوقاتك سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم عدد معلوماتك ومداد كلماتك كلما ذكرك الذاكرون وغفل عن ذكره الغافلون. خۆشەویستان و بەڕێزان، دیارە وتارێک ئامادەیە لەلایەن زۆر بەڕێز دکتۆر عەلی سەرۆکی دەستەی قورئان لەبەران با بەڕێزیان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب الأرض والسماوات الذي بنعمته تتم الصالحات. برای سەرۆکی دەستگای نووری حکمە
مامۆستایانی بەڕێز میوانانی خۆشەویست السلام علیکم ورحمة الله وبركاته ئامادەبوونتان لەم ئاهەنگە پیرۆزە لەم ئاهەنگە پڕ نور و بەرەکەتە جێگای ڕێز و سوپاسە لە خوای گەورە و باڵادەست داواکارم هەنگاوەکانتان بە خێر و پاداشی نەبراوە بۆ هەژمار بکات. Ladies and gentlemen, dear all participants, we are pleased to welcome you all today for the second Nur al-Hikmah ceremony for Hufaz al-Quran al-Kareem. We ask the Almighty Allah to grant us His blessings and forgiveness and to enlighten our path with His glorious and righteous holy divine book. We thank you for the attendance and we ask the Almighty Allah to reward you all with His eternal heaven and to gather us there all together with our beloved ones. إخوتي وأخواتي، نرحب بكم جميعا في حفل نور الحكمة الثانية لتكريم حفاظ القرآن الكريم، سائلين المولى عز وجل أن ينعم علينا وعليكم بركته ورحمته ومغفرته وأن يرشدنا إلى سبيله وصراطه المستقيم. نشكركم على حضوركم وحسن استماعكم ونرجو من الله أن يجازيكم خير الجزاء وأن يجمعنا وإياكم في جنانه إن شاء الله. بەڕێزان، چەند خۆشە کاتێک قوتابیەک دوای چەندین ساڵ لە خوێندن و شەو نخوونی و هەوڵ و ماندووبوون بڕوانامەی دەرچوون لە زانکۆ وەردەگرێ، شانازی پێوە دەکا و لە دیواری ماڵەکەی یان شوێنی کارەکەی هەڵی دەواسێ، بەڵکو بە هەموو خەڵکی ڕادەگەێنێ کە ڕۆژی دەرچوونیەتی و خزم و دۆستان و خۆشەویستانی بۆ بانگهێش دەکا. ئەمڕۆ قورئان لەبەرانی نوری حیکمە دوای شەو نخوونیەکی زۆر و دەورکردنەوە و مراجعەی بەردەوامی قورئانی پیرۆز، دوای چەندین ساڵ لەوتنەوەی ئاەتە پیرۆزەکانی قورئانی پیرۆز بە دڵ و بە زوبان، ئەمڕۆ بەرزترین و باشترین و پیرۆزترین بڕوانامە وەردەگرن کە بڕوانامەی لەبەرکردنی تەواوی قورئانی پیرۆزە. خۆشەویستان، سەرەتا دەمەوێت بە کورتی باسێکی دەستەی قورئان لەبەران بکەم. دەستەی قورئان لەبەرانە دەستگای نوری حیکمە لە بەرواری چاریدەی ساڵی 2020 بە بڕیاری ئەنجومەنی باڵای نوری حیکمە دامەزراوە. مەبەستی سەرەکی بریتیە لە سەرپەرشتیکردنی قورئان لەبەرانی حیکمە لە نووسینگە و سەرجەملق و بازنەکان و هەروەها دەرگای دەستەواڵایە بۆ هەر بەڕێزێک و قورئان لەبەرێک کە بیەوێ بێتە ناو دەستە، تەنانەت ئەگەر سەر بە نوری حیکمەش نەبێت بە مەرجێک لەسەر هیچ بنکە و ڕێکخراوێکی قورئان لەبەرکردن حیساب نەبێ. بەڕێزان، ئێمە وەکو دەستەی قورئان لەبەران جگە لە ڕێخستن و سەرپەرشتیکردنی قورئان لەبەرانی نوری حیکمە و دانانی بەرنامە و پرۆگرامی تایبەت بە مراجعە و حەلەقاتی دەورکردنەوەی قورئانی پیرۆزیان لە ڕێگەی لێژنەی باڵای قورئان لەبەران هەڵدەستین بە ئەنجامدانی هەڵسەنگاندنی ساڵانە بۆ هەموو قورئان لەبەران کە لێرەوە دەمەوێت بە تایبەتی سوپاسی یەکە بە یەکەی بەڕێزانی لێژنە بکەم. بەڕێز سەرۆکی لێژنە کاک دکتۆر عەبدوڵڵا حەداد و هەردوو ئەندامی لێژنە بەڕێزان مامۆستا غەریب عەزیز و هەروەها کاک دکتۆر یوسف گەرمیانی کە کاک دکتۆر یوسف هەموو جارێک لە کەلارەوە بە تایبەت بۆ هەڵسەنگاندن دێتە هەولێر و چەند ڕۆژێک دەمینێتەوە. لە خوای گەورە داواکارم بە باشترین شێوە پاداشتی بەڕێزیان بداتەوە. بۆ بەرچاوڕوونی بەڕێزتان هەڵسەنگاندنی قورئان لەبەران لە ساڵی 2022 بە دوو خول بەڕێوەچوو، خولی یەکەم لە مانجی 2 و خولی دووەم لە مانجی 3 ئەم ساڵ بەڕێوەچوو کە 4 ڕۆژی خایاند. هەروەکو لە ڤیدیۆ دۆکومنتاری ئاماژەی پێدرا بۆ ئەم ساڵ 29 قوتابی نوێی قورئان لەبەر دەرچوون، یەک قوتابیش کە دەرچووی هەڵسەنگاندنی ساڵی 2019 بوو تەحسین معدەلی کرد و ئەویش نمرەیەکی بەرزتر لە نمرەی پێشووی دەرچوو. لە هەڵسەنگاندنەکە قوتابی قورئان لەبەر 6 پرسیاری ئاراستە دەکرا بە ڕێژەی 1 پرسیار بۆ هەر 5 جوزئێک لە کۆی 100 نمرە 90 نمرە لەسەر لەبەرکردن و 10 نمرە لەسەر ڕەچاوکردنی یاساکانی تەجوید بوو. لە کاتی هەڵسەنگاندنەکە هەر قوتابیەک ئەگەر لە کەمتر لە 7 چرکە وەستابا و خۆی هەڵەکەی خۆی چاکردباوە ئەوە نمرە لێ نەدەشکا و ئەگەر لە نێوان 7 بۆ 15 چرکە وەستابا و خۆی هەڵەکەی خۆی چاکردباوە نیو نمرە لێ دەشکا و ئەگەر لە دوای 15 چرکە وەستابا ئەوە لێژنە بۆی چاک دەکردەوە و 1 نمرەی لێ دەشکا. بۆ زانیاری ئێوەی بەڕێز، ئەو قورئان لەبەرانەی کە لە پێشتر لە هەڵسەنگاندنی لێژنە دەرچوون جگە لەوەی کە خاوەن حەلەقاتی مراجعەی تایبەت بە خۆیانن، ناوە بە ناوە لەلایەن دەستەی قورئان لەبەرانەوە هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت تاوەکو ئاستی لەبەرکردنیان بەردەوام لەبەرەوە پێشچوون بێ و تووشی دابڕان نەبن. میوانانی خۆشەویست، لەو ئاهەنگە و لەو دەرفەتە بە پێویستی دەزانم سەرەتا دەستخۆشێکی تایبەت لە هەموو قورئان لەبەرانی نوری حیکمە بکەم، ئەوانەی شەوە تاریکەکانیان ڕووناک کردەوە بە مراجعە و خوێندنی قورئان، ئەوانەی لە ماڵ و لەسەر کار و لە ناو سەیارە و لە هەموو کات و ساتێک ئاەتەکانی پەروەردگاریان لەسەر زار بووە
بەردەوام خەریکی دەورکردنەوە بوونە لێرەوە پێیان ڕادەگەینم کە ئێوە مای شانازی ئومەتێکن هەڵگری نور و پەیامێکن کە 1443 ساڵ زیاترە دەدرەوشێتەوە نەوە لە دوایینەوە کەسانێک شەڕەفی هەڵگرتنی ئەو نورەیان لە ناو دڵ و سینەیان پێبەخشراوە سوپاس بۆخوا ئەمڕۆ ئێوە لەو کەسانن و پشتیوان بەخوا لە ڕۆژی دوایی لەو کەسانش دەبن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ يقال لقارئ القرآن اقرأ ورتل وارتقي كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر آية كنت تقرأها وهروها وكو ببیرهێنانەوەیەک بۆ هەموو قورآن لەبەران دەبێ هەمیشە لە بیرمان بێ کە ئامانجی قورآن لەبەرکردن ئەو هەڵسەنگاندنانە نییە بەڵکو بەدەستهێنانی ڕەزامەندی خوای پەروەردگارە و لێرەوە بە قورآن لەبەرای نوری حکمە ڕادەگەیەنین کە ئەگەر خوای گەورە تەمەن بدات هەڵسەنگاندنی داهاتوو لە بەرواری 25 دوازدەی ئەم ساڵ دەبێت ئینشاء الله بە هیوای ئەوەی ساڵی داهاتوو دووبار لێرە کۆبینەوە لەگەڵ پۆلێک لە قورآن لەبەرانی نوێ و سێیەمین ئاهەنگی نوری حکمەیان بۆ ئەنجام بدەین لە کۆتاییدا پیرۆزبایەکی زۆر گەرم ئاراستەی هەموو قورآن لەبەران دەکەم بە تایبەتی دەرچووان دوعای ئیستیقامە و بەردەوامی زیاتریان بۆ دەکەم و پێیان ڕادەگەیەنم کە ئێوە شایستەی هەموو چاکەیەکن ئێمە هەر خەڵاتێکتان پێشکەش بکەین هێشتا شایانی زیاترن تەنیا و تەنیا خوای گەورە دەتوانێت پاداشتی ئێوەی بەڕێز بداتەوە والسلام علیکم ورحمة الله وبركاته. Dear all, now we are continuing with you the second ceremony of Nur al-Hikmah for حفاظ القرآن الكريم. ئامادەبوانی ئازیز ئێستاش سەیری نمونەیەکی ڕاستەوخۆ دەکەین لە شێوازی پێداچوونەوەی قورآنی پیرۆز لەلایەن چەند برایەکی بەڕێز باجەنابیان بفەرمونون. أعوذ بالله من الشيطان الرجيم وأدخل الذين آمنوا وعملوا الصالحات جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها بإذن ربهم تحيتهم فيها سلام ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء تؤتي أكلها كل حين بإذن ربها ويضرب الله الأمثال للناس لعلهم يتذكرون ومثل كلمة خبيثة كشجرة خبيثة اجتثت من فوق الأرض ما لها من قرار يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة ويضل الله الظالمين ويفعل الله ما يشاء ألم تر إلى الذين بدلوا نعمة الله كفرا وأحلوا قومهم دار البوار جهنم يصلونها وبئس القرار واجعلوا لله أندادا ليضلوا عن سبيله وتمتعوا فإن مصيركم إلى النار قل لعبادي الذين آمنوا ينفقون مما رزقناهم يقيموا الصلاة وينفقوا مما رزقناكم من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلال الله الذي خلق السماوات والأرض وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم وسخر الفلك لتجري في البحر بأمره وسخر لكم الأنهار وسخر لكم الليل والنهار والشمس والقمر دائبين وسخر لكم الليل والنهار
وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان لظلوم كفار. بەڕێزان و خۆشەویستان، ئەمەی کە بینەری بوون نمونەی پۆلێکە لە پۆلەکانی دەستگای نوری حیکمە کاتێک کە قورئان دەور دەکەنەوە هەفتانە بەم شێوازە دادەنیشن قورئان دەور دەکەنەوە هەفتانە هەیە و مانگانەشیان هەیە بۆیە تەنها دوعای خێرمان لەسەرە خۆی پەروەردگار ئینشاءالله سەرکەوتویان بکات. خۆشەویستان و بەڕێزان، ئاماژە بەواکەین کە هەم چەند عەمرەیەکی تر بە دیاری پێشکەش کرا بە ئامادەبوانی خۆشەویست و ئەوەی کە ئەیبینن لێرە ئەوانە سەعاتن، دیارە سەعاتی دەستیە پێشکەش کراوە بە خۆشەویستانمان لە بەرکارانی قورئانی پیرۆز. خوای گەورە لە خاوەنی قبوڵ فەرمێت ئینشاءالله. هەروەها چەند بۆنێکی مارکە ئامادەکراوە، بۆنی ئۆرجیناڵ و بۆنی چاک بۆ ئەوەی خۆشەویستانمان بۆنیان خۆش بێ. سوپاسیانەکەین، سوپاسی ئەو کۆمپانیا و بەڕێزانەکەین کە بەم دیاریانە هاتوونەتە پێش و خەڵاتی خۆشەویستانمانەکەن. پارچە قەسیدەیەکی تایبەتان پێشکەش دەکەم، هەم بۆی مەلەل دروست نەبێت چونکە هەستەکەم خەریکە مەلەل دروستە بێ، بۆیە هەم بێدەنگیە پارێزین ئینشاءالله، هەم دواتر چەند بڕگە و بابەتێکی تەرفیهی و زۆر تایبەتمان ماوە. هیوادارم تااقەت و حوسڵەتان هەبێ هەتا کۆتایی گوێتانمان بۆ شل بکەن لە خزمەتان بین. ئەمەی کە من بۆتانی دەخوێنم پارچە شعرێکە کراوە بە سرود لەسەر یەکێک لە سوڵتانەکانی دەوڵەتی عوسمانی کاتێک کە درەنگ ڕۆیشتووە بۆ مزگەوت بۆ نوێژی بەیانی، سەرزەنشتی نەفسی خۆی کردووە بەوەی پێی وتووە هەستە لە خەو ئەی نەفسی بەدکار، بڕۆ بەرەو نوێژی بەیانی درەنگە کات، پێویست دەکا بڕۆی بەرەو نوێژی بەیانی. جا بە زمانی تورکی من پێشکەشتان دەکەم. الصلاة والسلام عليك يا سيدي يا غفلتان uyan uykusu çok, uyan uykusu çok gözlerim uyan. Azrail'in kastı canadır, uyan, uyan ey gözlerim, gafletten uyan, uyan uykusu çok gözlerim uyan. Azrail'in kastı canadır, inan, uyan ey gözlerim, gafletten uyan. Saharda uyanırlar cümle kuşlar, dilu dilerince
tesbiha başlar. Tevhid eyler dağlar, taşlar, ağaçlar. Uyan ey gözlerim gafletten, uyan. خۆشەویستان ئەمەی گوێبیستی بوون ڕاوەی دەکەم هەندێکی بۆ کوردی ئەویش ئەوەیە وەک ئاماژەم پێکرد ئەی نەفسی بەدکار هەستە لە خەو بڕۆ بەرەو نوێژی بەیانی هەروەها ئەفەرمێت ئیزرائیل لەسەر سەرتە ئاگادار بە لە ڕوحکێشانت هەمیشە ئامادەیە بۆیە غافڵ مەبە و لە بەشێکی تریا ئەڵێ لە کاتی سەحەردا هەموو بەرد و درەخت و گوڵەکان و شاخ و هەموو ئەوانەی خوای پەروەردگار دروستی کردوون دەست بە تەسبیحات دەکەن بۆیە تۆ لە خەوی غەفڵەتدا مەبە و دەستکە بە تەسبیحات و تەوحیدی خوای پەروەردگار بکە هەمیشە وەکو ئەو بوونەوەرانە بە کە تەوحیدی خوای پەروەردگارەکەن. ئازیزان و خۆشەویستان خوشی بەڕێزم دادە دڵخواز با بفەرمێت بڕگەیەکمان هەیە ئەویش بڕگەی تەواویکە سەرکەوتوو بی ئینشاءالله. We are still continuing the second ceremony of Nur al-Hikmah for حفاظ القرآن الكريم. بێگومان لەبەرکردن و پێداچوونەوەی قورئانی پیرۆز ماندووبوون و شەونوخوونی گەرەکە بەڵام چێژ و بەرەکەتەکەی هەمیشە شەیدایانی هەڵگرانی کەلامی خوا گەرم و گورتر دەکەن. هەنگاوەکانی لەبەرکردن و پێداچوونەوەی ئاەتەکان هەرچەند ماندووبوونی بووێ بەڵام شەیدایان کۆڵنەدان هەڵدەبژێرن و بەردەوامبوون ئارامی گیانیانە. بەڵێنی خوای میهرەبانە کە وەرگرتن و لەبەرکردنی قورئانی پیرۆز بۆ هەڵگرانی ئاسان دەکات هەروەک دەفەرمێت وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر. ئامادەبوانی خۆشەویست ئێستاش لەو بورگەی کە ئێستا هەمانە کۆمەڵێک لەو بەڕێزانە دەدوێنین کە لێرە ئامادەن بەشێکیان پێویستیان بە کات و ماوەکی زۆر بووە تاوەکو بتوانن شەرەفی ئەوە وەربگرن کە قورئانی پیرۆز لە سینەیاندا بە تەواوەتی هەڵبگرن. هاوکارم کاک محمود یەکێک لەو بەڕێزانە دەدوێنی. یەکەم کەس کە دەیدوێنین خاتو سەلما حەمزە ئەحمەد لەدایکبووی ساڵی 1972 دەرچووی شەشی سەرەتاییە هەروەها دەرچووی قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەرە بۆ زانستە شەرعیەکان. قوتابیە لە نووسینگەی سەرەکی دەستگای نووری حیکمە لە شاری هەولێر. لە ساڵی 2008ەوە خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزە. لە ساڵی 2019 واتە بە 11 ساڵ توانی هەموو قورئانی پیرۆز لەبەر بکات. لە هەڵسەنگاندنی 2019 لە هەردوو خول نەیتوانی دەربچێت لەگەڵ ئەوەش کۆڵی نەدا و هەر خەریک بووە. ئەمساڵ هەرچەندە لە خولی یەکەم دەرنەچوو بەڵام لە خولی دووەمی هەڵسەنگاندن و کۆی گشتی بە 4 جار توانی لە هەڵسەنگاندنی لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لە بەرانی نووری حیکمە بە پلەی زۆر باشە دەربچێت. کاک محمود بافەرمێت خاتو سەلما. وەرە خاتو سەلما حەزێت بچێشە تا ئێرە وەرە. السلام عليكم خاتو سلمى ماندو نبي مايكا نزيكوا زور سپاس. طبعا تو الحمد لله سپاس بخوا تمنيكت هي ام تمند لخدمتي قرآن ان شاء الله بريك الحمد لله يوادارم دنگ برز كيتو بوي آماده بوان باش جول لي بگرن ان شاء الله لتمني چند ساليه و خولياي درس دوري قرآن تهبو كي حزت كرت كتو قرآن لبر بكيت والله سرتها كلا قطابخانة درهاتم يعني ششم طاوة كرت بله خريجي مطالعة كتاب وشتي أبوم هذا رحمة الله بام قلت كتم مشتتي باشتر هي خوالي خوش بين مشتتي باشتر هي تدست فيه يقولي يعني خود كات خوتي اللي يسرف كي باشا هذا قلت له قرآن ناخيني باشتر وكات جزء عم بيقوتم أمي له دستم بيكره لجزء عما ودستت بيكره بله الحمد لله زور باشا لجزء عما كدستت بيكرت بله هستت كرت طواوي أكي تا كوتاي الرويت
والله ئەو فکرم لە دەک بەس الحەمدولله خوای گەورە یارمەتی دام ئافرەتی ماڵی یان مۆزەفی ناخریم کچی ماڵم کچی ماڵی بەڵێ ئافرەتی ماڵمە یا ڕەبی لەشت ساغ بێ و سەرکەوتوو بی ئەزمانی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا سەلام. ئێستا تۆ الحەمدولله هەموو قورآنی پیرۆزت لەبەرە الحەمدولله فەزلی خوای گەورەیە. وجاءوا أباهم عشاء يبكون سورة يوسف. سورة يوسف قالوا يا تواوي كبهم وجاءوا أباهم عشاء يبكون قالوا يا أبانا عفوا إنا ذهبنا نستبق وتركنا يوسف عند متاعنا فأكله الذئب وما أنت بمؤمن لنا ولو كنا صادقين. أحسنتي حسبك دەست و چاوت خۆش بێ خی گەورە پاداشتی خێر بداتەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئینشاءڵڵا هەمیشە سەرکەوتووە بی ساغ و سەلامەتە بی لە نەخۆشی و حەسەد و چاوپیسی و دەرد و بەڵا بە دوورە بی زۆر سپاس مۆفەق بیت مایکەکە بدەرەوە دادە دڵخواست فێرخوازێکی تر یەکەکی دیکە لەو بەڕێزانە خاتوشیرین عەبدوڕەحمان قادر لە دایکبووی ساڵی 1970 دەرچووی شەشی سەرەتاییە قوتابیە لە نووسینگەی دەزگا لە نووسینگەی سەرەکی دەزگای نووری حکمە لە شاری هەولێر لە ساڵی 1997ەوە خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزە بە شێوەی پچڕ بەڵام دوای پەیوەندیکردن بە دەزگای نووری حکمە لە ساڵی 2009 توانی لە ساڵی 2019 واتە کۆی گشتی دوای 22 ساڵ توانی هەموو قورئانی پیرۆز لەبەر بکات هەرچەندە لە هەڵسەنگاندنی 2019 لە هەردوو خوڵ نەیتوانێت دەربچێ بەڵام لەگەڵەوە شکۆڵی نەدا و هەر خەریک بووە ئەمساڵ لە خولی یەکەمی هەڵسەنگاندن توانی لە هەڵسەنگاندنی لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لە بەرانی نووری حکمە بە پلەی زۆر باشە دەربچێت خاتو شیرین ئەرک بکێشن خاتو شیرین سەرکەوتوو بی موفق بی ئینشاءڵڵا پیرۆزباییت لێەکەین خی گەورە ئینشاءڵڵا موفق و عاقبەت خێرت بکە من پرسیارێکی ترەکەم الحەمدولله خێزانداری جەنابەت چەند منداڵت هەن ماشاء الله 7 منداڵ بە 7 منداڵیشەوە هەموو قورئانیشت لەبەر کردووە والله مهمە یا ڕەبی خی گەورە سەرکەوتوت کە چۆن ئەوە چۆن یعنی تۆ چۆن ئەتوانی موفق بی لە نێوان پەروەردەی ماڵ و منداڵەکانت هەروەها لەبەرکردنی هەموو قورئانی پیرۆز ئەمە چۆن ئەم کاتە فەزلی خوا بەرەکەتی کات يعني كاتان بركات يبو توانيت أولا بركي بسم الله الرحمن الرحيم وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا آقاتان لديك باوكتان به بله وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما بو أواني دايكو باوكان لجيان داماون فلا تقل لهما أف ولا تنهرهما ورياي دايكو باوكتان بن أوي لدستيان إذا وبادو عاي خيريان بوبكا أوي لجيان داماوا با هەمیشە لە خزمەتیان دابێ بچووکیان بکێشێ ئەمر و نەهیان جێبەجێ بکە لە طبعا لە پەروەردەی جوان لە قسەی جوان لە گوتاری جوان لە کرداری جوان لە هەموو بابەتانەی کە لەگەڵ شەرعی خوای پەروەردگار و دینی پیرۆزی ئیسلام یەک ئەگرنەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونت خوای گەورە پاداشتی خێرت داتەوە ئینشاءالله دوو لەو کەسانە وەردەگرین کە توانیان بە ماوەی کەم خی گەورە لۆی ئاسانکردن کە بتانن هەموو قورئان لەبەر بکەن لەوانە محەممەد ڕەسوول عەبدوڵڵا لە دایکبووی ساڵی 2004 قوتابی قۆناغی 12 زانستیە قوتابیە لە لقی حاجیاوەی دەزگای نووری حکمە لە کاتی کەرەنتینەکردن لە ساڵی 2020 ئەو هەلەی قۆستەوە و خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆز بووە سوپاس بە خی گەورە بە ماوەی 12 مانگ و 20 ڕۆژ توانی هەموو قورئانی پیرۆز لەبەر بکە ئەم ساڵیش لە هەڵسەنگاندنی لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لە بەرانی نووری حکمە بە پلەی زۆر باشە دەرچووە مایکەکەمان دێ لە ماوەی چەند 12 مانگ و 20 ڕۆژ تقریبا خۆی ئاەتێکێ لە قورئانی پیرۆزە فەرمێ وفي ذلك فليتنافس المتنافسون ومزاجه من تسنيم أحسن أما منافسة هر کەسێک بتوانێ منافسەی ئەم کوڕە بکە ئازایە ئێستا کێ هەیە منافسەی بکە کێ هەیە نیەت بێنێ بڵێ منیش لە ماوەی ساڵێک یان 2 ساڵ
ئەتوانم قورآانی پیرۆز لەبەر بکەم فەزلێکی زۆر زۆر گەورەیە هەڵبەتە ئێستا من خۆم قورآنم لەبەر نییە بەڵام لەو کاتەوە سەرزەنشتی خۆمەکەم ئەڵێم یعنی چی تۆ خەریکی چیت خۆت بە چیەوە سەرقاڵ کردووە بێژەری سرودبێژی قورآن خوێنی کار و کاسبیت هەیە هەرچیەکت هەیە ئەمە زەرورترە یەک ئاەتت لێ پرسم بۆم تەواوکە بسم الله الرحمن الرحيم والنازعات والنازعات غرقا والناشطات نشطا أحسنت برو والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا جزاك الله طبعا مني جواني كخوم لبرمليانة فرسم مقلنا يا خو خۆ پاداشت بداتەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونت خوای گەورە خێرت بنووسێ کەسی کە ماوەدا دڵخواست یەکێکی دیکە لەوانە خاتوو سیما دەهام جعفر لە دایکبووی ساڵی 2004 قوتابی قۆناغی 12 زانستیە قوتابیە لە نووسینگەی سەرەکی دەستگای نووری حکمە لە کاتی کەرەنتینەکردن لە ساڵی 2020 ئەو هەلەی قۆستەوە و خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆز بووە بە ماوەی 14 مانگ و 19 ڕۆژ توانی هەموو قورئانی پیرۆز لەبەر بکا و ئەم ساڵیش لە هەڵسەنگاندنی لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەرانی نووری حکمە بە پلەی زۆر باشە دەرچووە خاتوو سیما دادا سیما سلام علیکم باشی سلامت ما شاء الله دادا سیما تۆ 2004 بەڵێ 2004 بۆ 2022 قورئانت بەتەواوی لەبەر کردووە 2019 لە بۆ 20 بوو چۆن ئەوە چۆن یعنی ئەوە چۆن دەوەرە تێمانگەێنە بزانین ئەوە چۆن ئەو دەمی تازە ئەوە تەواو بوو ئیمتحانی وزاری پۆلینۆ دەستم پێ کرد یعنی 15 کۆتا ئیمتحان بوو دەستم پێ کرد الحەمدولله و شەشی دەی 2020 تەواو بوو کامیرەکان شەشی دەی 2020 تەواو بوو ما شاء الله ئێستا لە بەرگەوە بەرگەمووی لەبەرە ئینشاءالله باشە ناقورس بۆ قورس کاکە ئەوەی تۆ لە جوزی سی بوو باشە بسم الله الرحمن الرحيم إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله إن الله واتقوا الله لعلكم ترحمون يا أيها الذين آمنوا لا يسخر قوم يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكن خيرا منهن ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا نساء طوا دەستت خۆش بێ زۆر سپاس سەرکەوتوبی طبعا لێرە جۆرێک لە حەماسەت و جۆرێک لە ترس و لە ڕاوچێ و هەیەجانەوە و شتانە هەیە زۆر تەبیعی و ئاساییە ئەگەر ئاەتێکی شت بیر نەکەوێتەوە ڕەنگە دەیان و سەدان ئاەتی تر بزانی ئێمە سوپاسی جەناب دەکەین سەرکەوتوبی موفق بیت خوای گەورە ئینشاءالله سەرکەوتوت کا لە دنیا و لە قیامەت بتکاتە ئەداتێک بۆ خزمەتی دین و ژینی خەڵک زۆر سوپاس جارێکی تر خۆشەویستان و بەڕێزان بروسکەیەکی پیرۆزبایی هاتووە لە سنتەری ببورن لە ڕێکخراوی ئیقرا بۆ زانستەکانی قورئانی پیرۆز نووسیویانە بە ناوی لقی هەولێری ڕێکخراوی ئیقرا بۆ زانستەکانی قورئانی پیرۆز گەرمترین پیرۆزبایی لە ڕێکخراوە بەڕێزەکەتان دەکەین بە بۆنەی بەخشینی بڕوانامە بە پۆلێک لە لەبەرکارانی قورئانی پیرۆز هیوادارین لەبەرکاران هەر یەکێکیان ببێتە چرایەک بۆ ڕووناکەرەوەی دڵ و دەرونی ئەو مرۆڤانەی ڕووناکی ئەم قورئانە پێیان نەگەیشتووە دووبارە دەستخۆشی و پیرۆزباییتان لێ دەکەین سەرکەوتوو بن بروسکەیەکی تر هاتووە بە ناوی دەستەی کارگێڕی نووری حیکمە لقی کۆیە پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو لایەک دەکەین بە بۆنەی دووەمین ئاهەنگی ساڵانەی قورئان لە بەرکاران لەگەڵ ڕێزدا سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست خوای گەورە پاداشتی خێری ئێوەش بداتەوە بۆ ئەم بروسکانە ئازیزان و خۆشەویستان سرودێکتان پێشکەش دەکەین
سرودێکتان پێشکەش دەکەین لەژێر ناونیشانی طەلع البەدر عەلەینا لەلایەن گروپی خۆشەویست کە لە شاری سنەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تەشریفیان هێناوە. کامێرەکانتان ئامادەکەن، حەزەکەم ئەوە بخەنە ئیش، ئەوەی موبایلی پێیە لەگەڵ طەلع البەدر و ئاوا بەرزیکەنەوە و ئاوای لێ بکەین با بزانین چەند جوان دەرەچێ. چێ موبایلەکەی دەربێنێ ڕەنگە خوا بیکا بە نسیبی بڕوا بۆ عومرە، احتیمالە من یەکەم کەسم ئەوە کاک عیمران، ئەوە کاک محەممەد، ئەوە کاک یونس، ئەوە مامۆستا عیرفان، هەمویان موبایلەکانتان وا لێ بکەن. دیمەنێکی جوانە بەخشێ بە ئاهەنگەکەمان. ئەمە چرایەکە، جا تەسەورکەن ئەو چرا گەورەیی ترکە لە بەهەشت بۆمان ئامادەیە. ئینشاءالله ئەگەر ئەهلی بەهەشت بین ومێ دەکەین دەبێت چەند گەورە و چەند جوان و ڕووناک بێ. فەرمون. طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع. طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع. أيها المبعوث فينا جئت بالأمر المطاع جئت شرفت المدينة مرحبا يا خير داع. طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع. على ئاسمانی پیرۆزاوە نورێکی خودایی هات محەممەد بوو بە پێشەوە زوڵم و کوفر دوایی هات. طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع. صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم. تەنها بەناوی خوای گەورە. زۆرن ئەوانەی لە دوورەوە پێیان سەراسیمەی، بەڵام دوای لە نزیکەوە مامەڵە لەگەڵداکردنیان و باشناسینیان بۆ دەردەکەوێت کە دوورکوژی نێزی خەسارن یان دەورانی ڕۆژگار وهەیان دەگۆڕێت کە نایان ناسیتەوە. لە بەرامبەردا ئەو مرۆڤانە بە ژمارەکە من کە لە جەوهەر و ناوەڕۆکدا زۆر لەوە گەورەترن کە بە چاوی سەر ڕواڵەتیان دەبینی. ئەو مامۆستا بەڕێزەی دەمانەوێ باسی بکەین وێڕای ئەوەی لە بنەماڵەی مەلازادەکانە باب و باپیر و برایشی مەلا بوون. یەکێکیشە لەو مامۆستا دانسخانەی کە لەوەتەی لە ساڵی 1970 لە تەمەنی 20 ساڵیدا خوێندنی فەقێتی تەواو کردووە و ئیجازەی مەلایەتی لە سەردەستی باوکی وەرگرتووە و دەستی بە وتاربێژی کردووە تا ئەو کاتەی بۆ دوازار لە ساڵی 2008 بە یەکجاری لە وتاربێژی دوور دەخرێتەوە تۆسخاڵێک لە وتنی حەق نەسڵە میوەتەوە و خوای گەورەی لە خۆی تۆڕە نەکردووە. ئەوەی بە حەقی زانیوە گوتوویەتی مامۆستا بەردەوام فەقێ یان قوتابی هەبووە. مامۆستا دوای ئەوەی لە ساڵی 1977 تاقیکردنەوەی ئەوقاف ئەنجام دەدات و بەڕەسمی لە مزگەوتی حەیدەراغا لە گەڕەکی تەیراوەی هەولێر بە پێشنوێژ و وتاربێژ دادەمەزرێت دەبێتە ڕێنماییکار و مامۆستایەکی دڵسۆز بۆ گەنجانی شەیدای مزگەوت و قورئان و کۆمەڵگەی دەوروبەری.
هەمیشە ئامۆژگاری دەکردن بۆ ئاشنابوونی زیاتر بە ئاینی ئیسلام و پابەندی باشتر پێوە. ڕۆژ لە دوای ڕۆژ متمانە و هۆگریان بۆ مامۆستا زۆرتر دەبوو، لە دڵیاندا قایمتر جێگەی دەگرت. لەبەرەوەی لە نێوان ساڵانی 1970 تاوەکو 1989 چەندین جار مختار تەبلیغی دەکرد و مەفرەزەی بەعز دەهاتنە سەر ماڵ و مزگەوتەکەی و ڕاپێچی دایرەی ئەمیان دەکرد بۆ لێپیچینەوە تا لە ساڵی 1989 ڕژێمی بەعز لە وەزیفە دووری خستەوە و موچەی بڕی. دوای ڕاپەڕین گەڕایەوە وەزیفەکەی. مامۆستا لەگەڵ ئەوەی باری ئابووری خراپ بوو هێندە بەشکۆ بوو، چاوی لە دەستی کەس نەبوو. وێڕای ئەوەی زۆریش بە میوان بوو حەزی بە مەزلیس و دیوەخانی دەسەڵاتداران و دەزڕۆیشتوان و خواردنی نانیان نەبوو کە ئەمە زۆر جار سەر ئێشەی بۆ دروست کردووە، بەڵام خۆڕاگر بووە. مامۆستا پیاوێکی ڕووخۆش و سادە و دەست و دڵ فراوان، قەت هەستت نەدەکرد دڵی تەنگە یان گرفتێکی هەیە. بەڕاستی پیاوێکی دڵسۆز و سەڕاس و بێر و ماند و نەناز بوو. ئیمان ڕەجی لە دڵ و دەرونیدا داکوتا بوو. پیاوێکی زاهید و خواپەرست و خۆپارێز لە هەر لوقمەیەکی گوماناوی چ جای حەرام. لە ساڵی 1993 ماڵی تاڵان کراوە، چەند جارێک هەوڵی تیرۆرکردنی دراوە کە یەکێکیان ئەوە بوو لە ساڵی 1995 دوای گەڕانەوەی لە وتار و نوێژی هەینی لە مزگەوتەوە بۆ ماڵەوە لەلایەن چەند مرۆڤ کوژێکی چنگ بەخوێن لە بەردەم ماڵەکەیدا دەستڕێژی لێ دەکرێت و عەبدوڕەحمانی کوڕی تەمەن 8 ساڵانی دەکوژدێت و خۆیشی بە سەختی بریندار دەکرێت. بەم هۆیەوە تا ئێستاش کەم ئەندامە. دوای 12 ڕۆژ لەم ڕووداوە خوای گەورە کوڕێکی دیکەی بە مامۆستا بەخشی و بە ناوی عەبدوڕەحمانی شەهیدی کردەوە. مامۆستا بەم بارودۆخە و چەندان نەخۆشیەوە کە تەمەنی 72 ساڵە هەتا پێی بکرێ نوێژەکانی بە کۆمەڵ ئەنجام دەدات. مامۆستا قەنەعەتی وایە کە تاوانە مامۆستای ئاینی ئالمانی بێت و لە خزمەت هیچ بەرنامە و گروپێکدا بێت جگە لە ئیسلام. هەر مامۆستایەکی ئاینی بەم جۆرە بێت لە ئیسلام نەگەیشتووە یان ناپاکە بەرامبەر ئاینەکەی. پێویستە مامۆستایانی ئاینی هەمیشە لە خزمەت کار و بانگەواز ئیسلامیدا بن و بەردەوام پەرە بە ئاستی زانستیان بدەن و لێی ببەخشن بە بانگەوازکردنی خەڵکی وانەوتنەوە. ئەم پیاوە گەورە و خۆشەویستەی باسمان کرد بەڕێز مامۆستا مەلا جەمال محەممەد قادر هەرتەلیە. ئەم بابەتە لە نووسینی کەمال حەمزە. زۆر بەڕێز مامۆستای خۆشەویستمان، مامۆستای قەدرگران. ئەوە خۆم بێم خۆی دێ مامۆستا جەمال هەرتەلی خوای گەورە پاداشتی خێری بداتەوە لەم سەحوە ئیسلامیە، لەم زاوتە ئیسلامیە ڕۆڵێکی کاریگەری هەبووە. ئومێد دەکەین ئینشاءالله خوای گەورە ساغ و سەلامەتی کە سیحەتێکی باشتری پێ ببەخشێ و نەوەکانی و کوڕەکانی کچەکانی تەواوی خێزانەکەی ساغ و سەلامەت بکە ئینشاءالله، پاداشتی خێریان بداتەوە لە پای ئەوەی کە لە خزمەتی جەنابی مامۆستادان. هەروەها مامۆستاش خۆی ژیانی خۆی تەرخان کردووە بۆ خزمەتکردنی ئەهلی عیلم و قورئان خوێنان و مامۆستایانی ئاینی بەڕێزی شاری هەولێری خۆشەویست و دەوروبەری. وعليكم السلام جنابي دكتور فرمو. أو بدأ من طواف. خوای گەورە پاداشتی خێری هەردوو مامۆستا بەڕێز و خۆشەویست بداتەوە. خەڵاتی ڕێزلێنانی ساڵانەی دەستگای نوری حیکمەیە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. جەنابی مامۆستا دەستت ماچەکەین. زۆر بەخێر بێ و عەلەیکم السەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه. ئازیزان، ئاەتێک هەیە لە سوورەتی بەقەرە، کۆتا ئاەتی سوورەتی بەقەرە لەلایەن مامۆستا فوئاد وەکو ختامه مسک کۆتا بڕگەی ئەم ئاهەنگە ئەخوێنرێتەوە. موژدەیەک هەیە، موژدە زۆرمان گوێ لەمە بووە. موژدەیەک هەیە لێرە ڕایەگەێنین، داواکەین لە مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا غەریب مامۆستا غەریب فەرموو.
با ئەو مژدەیەمان پێ ڕابگەێنێ و بۆ کوێ وەرە بۆ کوێ غەڵەت هاتووی کاکە ئەو مایکە مژدەیەک هەیە مامۆستا ڕایەگەێنێ من ئەزانم چییە بەڵام حەزەکەم ئێوە بیزانن مامۆستا چییە ئەو مژدەیە السلام عليكم ورحمة الله وعليكم السلام ورحمة الله مایک نزیکەوە دیارە لە ڕێگای خێرخوازانەوە خی گەورە پاداشتیان بداتەوە گەشتی عمرەیان بۆ سەرجەم قورئان لە بەرانی ئەم ساڵی دەستگای نوری حکمە مسۆگەر کرد خی گەورە پاداشتیان بداتەوە پیرۆزباییش لە قورئان بەرانی ڕێز و خۆشەویست دەکەن مبارەکە لە هەموو لایەک گەشتی عمرە بۆ هەمووتان ئامادەکراوە بۆ هەر هەمیان گەشتی عمرەی پیرۆز مسۆگەر کرا ئینشاءالله الحەمدولله سپاسی بێپایان و سپاسێکی زۆر گەورە بۆ کۆمپانیا بەڕێزەکان بۆ ئەوانەی کە هەڵساون بەم بەخششە گەورەیە خی گەورە پاداشتی خێری سەرجەم و کۆمپانیانە بداتەوە کە لێرەوە خەڵاتیان بەخشی بە ئەم خۆشەویستانەی کە تەواوی قورانی پیرۆزیان لەبەر کردووە ئینشاءالله هەمیشە ڕزقیان بەرەکەتدارە بێ وەخوای پەروەردگار بەرەکەتە خاتە ماڵ و حاڵیان سوپاس و پێزانین بۆ تەواوی کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ ڕۆژنامەنووسانی خۆشەویست بۆ کامێرەمانە ئازیزەکان بۆ چاودێرە بەڕێزەکان بۆ تەواوی ئەو کەسانەی کە لێرە ماندوو بوون لە بەڕێوەچوونی ئەم ئاهەنگە جوانە خوای پەروەردگار پاداشتی خێریان بداتەوە مامۆستا فواد ئاەتێکمان بۆ خوێنێ لە قورئانی پیرۆز کۆتە ئاەتی سوورەتی بەقەرە چەند دوعایەکی تایە هەر کەسە و لە ئاستی خۆیەوە ئامین بکە ئینشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين صدق الله